بەوتەی بەشێک لە پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکان لە کوردستان کێشەی دەرکردنی یاسا و بڕیار نییە، بەڵکو کێشە لە جێبەجێکردنیدایە. پێشیان وایە ئەو یاسا و بڕیارانەی لە پەرلەمانی کوردستان دەردەچێت وەکو پێویست جێبەجێ ناکرێت. یاسا چەندە گرنگە، یعنی کە یاسا دەربکرێت لە پەرلەمان ئەوەندە گرنگە، ئەوەندە زۆر لەوەندە گرنگترە جێبەجێکردنەکەی، لەبەرەوەی کە جێبەجێ نەکرا یعنی هاوڵاتیان متمانەیان نامێنێت. ژمارەیەکی باش یاسا دەرکراوە، بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی کێشەیەکمان هەیە کە کێشەی جێبەجێ نەکردنی یاسا زیاترە لە کێشەی نەبوونی یاسا. وەک پەرلەمانتاران ئاماژەی بۆ دەکەن چەندین هۆکار هەنوایان کردووە یاسا و بڕیارەکانی پەرلەمان وەکو خۆی جێبەجێ نەکرێ. ڕەنگە هەندێک جار هۆکاری کۆمەڵایەتی، هۆکاری سیاسی، قەیرانی دارایی، ململانی حزبی، فشارەکانی ناوخۆی و دەرەکی ئەوانە کاریگەریان هەبێتن و بەرژەوەندەکانیشتان جار ڕەنگە کاریگەری ئەوتیان لەسەر یاساکان دابێت. جێ ئاماژەیە لە ماوەی 28 ساڵی تەمەنی پەرلەمانی کوردستان 399 یاسا و 323 بڕیار دەرچووە کە زۆرترین یاسا لە ساڵی 2007 و لە خولی سێیەم و زۆرترین بڕیاریش لە ساڵی 1992 لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان دەرکراوە. تەها عەبدوڵڵە، گەلی کوردستان، هەولێر.